وەک دەزانن بارودۆخی باشووری کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپترە ڕوا ئەگەر لە ڕووی ئابووری کۆمەڵایەتی سیاسی پەروەردەیی سێر بکەین بەداخەوە ئەتوانم بڵێم هەموو جومگەکان خراپی پێوە دیارە بەڵام ئەگەر بین بابەتی ژنە ڕۆژنامەنووسەکان وەرگرین ئەو نخبانە چونکە لەم کۆمەلگایە ئەژین بێبەش نین لەو کێشە و گیری گرفتانەی کە دێتە ڕێیان ئەتوانم بڵێم لە چاو ساڵان سەختتریش بۆ ئیشەکان لەبەرەوەی کە بێئومێدیەک هەیە لە باشووری کوردستان و ئێمەی ڕۆژنامەنووس ئێمەی چالاکەوان ئەمانەوێ بەردەوام دەنگمان هەبێ بەردەوام ئەو بابەتانە بگوازینەوە کە جێگەی سوود و ڕەزامەندی هاوڵاتیانە بە تایبەت خزمەت بکە بە کۆمەڵگەی کوردی کە ئەچیت چاوپێکەوتنێکەکەی ڕەنگە تووشی چەندین بربەست بیتەوانێ بڵێ خۆ ئێمە هەردەنگ هەڵەبڕین کەس گوێمان لە ناگرێ هەر قسە دەکەین کەس گوێمان لێ ناگرێ هەنی ئێمەش وەکو ڕۆژنامەنووس جارێکی تر بەر ئەو بربەستانە ئەکەوینەوانێ کە هەم ئەگەر بتوانین قسەکەرێکمان دەست بکەوێ زۆر بە زەحمەت دەستمانەکەوێ و هەم لە ڕووی ئەو ئاستەنگانی کە بەردەوام هاتوۆتە ڕێمان جارێکی تر دووبارە ئەبێتەوانێ و قورسایەکی تری لەسەر شانمان دروست کردووە و ئەتوانم بڵێم بەداخەوە کە ئەم ساڵ لە باشووری کوردستان سیستەمی پەروەردە بەو قۆناغەکە گەشت کە هەموو دەزانین کە لە هەندێک خوێندنگا دەرگا کراوەوە هەندێک خوێندنگا مەکتەب خوێندن نییە ئەمە ژوای کردووە جارێکی تر پێمان بڵێ کە لە باشووری کوردستان ئەوەی گرنگی مرۆڤایەتی بێبوونی نییە ئەوەی ئینتیما بێبوونی نییە ئەوەی کە لایانی پەیوەندیدار گوێمان لێ بەگرێبوونی نییە لەبەرەوەی هەمیشە دەنگ هەڵەبڕین گوێمان لێ ناگیرێ کێشەکان بە عالەمی ئاشکرا دیارە کەس بەدەمێەوە نایەت کەس ناتوانێت هەنگاو بۆ چارەسەرکردنی بنێ بۆیە قورسە لە باشووری کوردستان ژنان لەم قۆناغار بەردەوام بن و پێشیان دەڵم بەردەوام بن لەبەرەوەی کە ئێمە ژن ئەبێ بەردەوام بین لە هەموو قۆناغە سەختەکان ئەگەر لە قۆناغە سەختەکان بەرەو دواوە بچی ئەوە ئێمە ژن هەز بە لاوازیمانەکە کەسانی چواردەورمان بۆیە بەردەوامبوونی ژنان لە هەر پلە پۆستێکا بن لە هەر بوارێکە خزمەت دەکەن من پێیان دەڵم بەردەوام بن هەموو ئاستەنگەکان تێپەڕێن لە باشووری کوردستان بوونی ئامار ڕاست و دروست نییە لەبەرەوەی ئەگەر بین بۆ نمونە سنتەری میترۆ وەکو نمونە وەرگرین ئێمە سندیکای ڕۆژنامەنووسانیشمان هەیە باشە و چەندی ڕێکخراوی تریش هەیە کار بۆ ڕۆژنامەنووسانەکە ئەتوانم بڵێم هەردوو ڕەگەز ڕووی تێئەکا لەبەرەوە ئێمە کێشێکمان لەوێ ئامارەکان یەک ناگرن مەسەلەن منێ کە ڕێکخراوێکم هەیە یاخۆت سنتەرێکم هەیە ئەو ئامارانە تۆمارەکەم کە دێتە لام ئەگەر ئامارەکان کۆکەیتەوە لە باشووری کوردستان لە هەموو ناوچەکانەك مەسەڵەن بە نمونە سلێمانی وەرگرین ئەتوانین بگەینە ئامانجێک و بگەینە نەتیجێ بڵین پێشلکاری بەرامبەر بە ژنە ڕۆژنامەنووسان بەم شێوازە بووە لە ساڵی 2023 بۆ نمونە بەڵام تۆ کاتێک سنتەرێک یاخۆ ڕێکخراوێک ئەو نمونانە تۆمارەکە ئەو پێشێلکارانە تۆمارەکە کە دێتە لای خۆی ئەوە ئەتوانم بڵم تایبەتە بۆ ڕێکخراوە خودە و سنتەرە هەنێ ئەو پێشێلکاریە لەو مەودای ساڵە ئەمەنە خەڵک کەس سەردانی ئەم شوێنەی کردو بۆی کە کێشەکەی بگەێنێ بە لایانی پەیوەندیدار لەبەرەوە ئێمە ئەمە هەمە ئاهەنگیە نییە و ئەم جۆرە لە کۆکردنەوەی ئامارە نییە لە باشووری کوردستان بۆ یەتوانین بڵێن ئامارەکان ڕاست و دروست نین وە ژنانیش تاکو ئێستا ئەو کەسانی کە هاتوونەتە مەیدانەکە و ئیشەکەن و بەردەوام لە خزمەتکردنی کاری ڕۆژنامەوانیدان ئەتوانم بڵێم جاری وایە خۆیان کێشەکە چارەسەرەکە نەوەکو بگەێنن بەلایانی پەیوەندیدار ئەمەش ڕوویەکە لەو ڕوانی کە بۆیە جاری وایە کەیسەکان دەقیق و دروست نین بێگومان پێشلکاری جیایە تونوتیژی جیایە پێشلکاری ئەوەیە کە تۆ لە دەستگایە کارەکەی خزمەتەکەی وەک پێویست حەق و مافە پێ نادرێ مەسەن بۆ نمونە ڕەنگە بێ بەسەریا بڵێت تۆ موچەکەت ئەم مانگە گۆڕانکاری بەسەرابێ هیچ هۆکارێ یاخود با بڵین ئەو حەقانی کە تۆ هەتەوەکو کارمەندێکی ئەو شوێنە وەک پێویست پێت نادرێ ئەمە پێشێلکاریەوە ئەمە یاریکردە لە ڕووی دەرونیەوە بە
مرۆڤەکان ئەمە بەڕاستی کاریگەری هەیە لەسەر ئەدای کارکردنەکەشت بێگومان چونکە پێشەلکاری ئەگەر بەتایبەت لە ئیش و کارە بوونی هەبێ ئەو ئیشە دڵنیا بە بەسەرکەوتوی جێبەجێ نابێ وە تونوتیژی هەموو دەزانی تونوتیژی ئەوەیە کە مەسەن تۆ لە دەستگایە کارەکەی ئەگەر لە ڕێگەی نامەناردنی سۆشیال میدیاشەوە بێ ئەماژار بە خۆی چۆتە بواری تونوتیژیەوە کاریگەری هەیە لەسەر ئەدای کارکردنیشی وە یاخود کەسێکە لە دەستگاکە تا تونتیژیت بەرامبەر ئەوە خود تەحروشی جنسی و ئەو بابەتانت بەرامبەرەکە ئەمە بەڕاستی دیاردەیەکە ئەتوانم بڵم تاکو ئێستاش بوونی هەیە بەڵام ئەوەی کە بەدی ئەکرێ تونوتیژیەکان تونوتیژی و پێشێلکاریەکان خەریکە هاوتا بێتەوە ساڵانی ڕابردوو تونتیژیەکە هەبوو پێشێلکارەکە کەمتر بوو بەڵام ئێستا بینی پێشێلکارەکە ڕۆژ بە ڕۆژ زیاد بوونە کە ئەوەش بەداخەوە کاریگەری خراپ دروستەکە لەسەر ئەدای ئەو کەسا و وەستان لە کارکردنی ئەمە بەدەیان ژنمانەیە بەدایان کچمانەیە کە هاتوتە بواری کاری ڕۆژنامەوانیەوە پێشلکاری بەرامبەر کراوە گەڕاوەتەوە دواوە و توێتی من ئەو ئیشە ناکەم و دەستبەرداری کارەکەی بۆ بابەتی تونوتیژی و پێشێلکاری ئێمە ئەتوانم بڵم تاکوی ئێستا هۆشیار نین هۆشیار نین بە مافەکانمان بە ئەوەی یاسا بەرامبەر هەر کارێک چی بۆ تۆ دەستنیشان کردووە ئەگەر ئێمە هۆشیاریمانە بێ لە ڕووی یاساییەوە لە ڕووی ئەرک و مافەکانمانەوە ئەتوانم بڵم کەمترین کات پێشلکاریمان بەرامبەرەکرێ بەڵام ئێمە بیرمان نەچێت ئێستا هەندێک لەو حاڵەتانش کە ونن شاراونەتەوە دیار نین بۆ ئەوی کە ئامارەکان زیاتر بێ نەبوونی کارکردن لەبەروی خۆتانزان لە باشووری کوردستان بێکارێکی زۆر هەیە ساڵانە خەڵکانێکی زۆرمان بڕوانامە بەدەست دێنن و کاریان دەست ناکەوێ بۆ نمونە کەسێک گەنجێک لە شوێنێکە کارێکە کاگە پێشێلکاریشی بەرامبەر بکرێ بزانێەوە مافێتی خوراوە لەبەرەوەی کە ئیشەکەی لە دەستنێدا دەنگ بڵند ناکە و ناچێ بەدەمێەوە لەبەروی ئیشەکەی لە دەستنەیە لەبەرەوەی کە ئەم بارودۆخەش بە شێوازێ خوڵقاوە ئەتوانم بڵێم ئەو بارودۆخەی وای لێکرۆ پێشێلکارەکان ڕوو لە زیاد بنکە ئەبینین لە باشووری کوردستان ئازادی ڕادەربڕین ڕۆژ بە ڕۆژ بەرەو تەسک بوونەوە ئەچێ و ئەمە نکۆڵی لێ ناکرێت دادگەکانمان ئێمە ینی سیاسەتی پێوە دیارە هەنی هەموو دادگاکانە بینین کە ئیشەکان وە خۆی ناڕوە ئەوە خۆی بەو مەبەسمە مەکاجاری وایە کەیسەکە بەڕ ئاراستەیە کاڕۆ کاڵێ ئەمە سیاست بووە ئەمە خزمەتکردن نەبوو بە کاری ڕۆژنامەوانی یاخود بە خزمەتکردن نەبوو بە کۆمەڵگەی کوردی تۆمەتێکی ئەخەنە پاڵ ئەمە ڕشەیەکی دوور و درێژی هەیە و پێویستە چالاکەوانان و خودی ڕۆژنامە ڕاستەوانیەکانی ئەوانی کە خۆیان بە ڕۆژنامە نووسی تەواودا ئەنێن ئەتوانم بڵم ئەوان زیاتر دەنگ بڵندکەن بۆی کە ئیتر ئەمەندە ڕۆژنامە نووس نەبێتە قوربانی کەیسەکەی یەکلا بکرێتەوە بە ناوی سیاست و تێکدانی کۆمەڵگە و تێکدانی کۆمەڵگەی کوردی ئاراستەکە چۆنە کەیسەکە چۆنە بەو ئاو شێوازە مامەڵی لەگەڵ بکرێت ساڵانی ڕابردوو کە سۆشیال میدیا نەبوو ئەتوانم بڵێم ئەوانە کە مەیدانی بوون بەڵام ئێستاژەوەی کە هەر لە ناو دەستگاکە کاری ڕاگەاندنەکە بۆتە بەسم بەس بێژەرە یاخۆت بەس پێشکەشکارە ئامادەکار و کاری مەیدانی دەرەوەی ناو دەستگاکەی نییە ئەمەش چونکە ئێستا هەموو دەستگایەکی ڕاگەاندن لە سۆشیال میدیاەوە بەرنامەکانی خۆی پێشکەشەکە بە خەڵکو هاوڵاتی ئەتوانم ئەمە بڵم لە ڕێگەی کۆمنتەوە لە ڕێگەی مەسج ناردنەوە نامە ناردنەوە بۆ ئەو ڕۆژنامە نووسە کێشەی بۆ دروستکە یاخود بربەستێکی بۆ دروستکە بەڵام ئەوی کە مەیدانیا ڕۆژانە ڕاستەوخۆ بەرکەوتەکە هەیە و کە ڕوبەڕووی ئەو پێشێلکاریانە ئەبێتەوە و تونوتیژیانە ئەبێتەوە بێژن لە هەر بوارێک و چەمکێکە ئیش بکە گرنگە پشتیەک بگرێ ئێمە ژن ئەبێ لە ناخۆمانە تەبابین بۆی کە بەردەوام بین لە خزمەتکردن لەبەروی ئێمە ژن قۆناغێکی زۆر سەختمان بڕیوە و بەدەیان ژن قوربانی داوە تاکو دەنگی بگەێنێ تاکو بێتە ئەم ئاستی کە ئێستا ئێمە خۆشببختانە کە ڕۆژگارێ بوو لە دەستگایەکی ڕاگەیاندن دوو کچنە ئەبینی ئێستا دەستگا هەیە زۆرترینیان کچن و دەستگاکەی بەڕێستان هەر خۆی لە بەڕێوبەر و هەموو ستافەکە ژنە ئەمە بۆ خود جێگەی دڵخۆشیە بەڵام من ئەڵێم ئاستی هۆشیاری زۆر گرنگە بۆ هەر بوارێک کە تۆ خزمەت بکەیت
بزانی لەکوێ ئیشی تۆیە لەکوێ ئیشی تۆ نییە و بەداخەوە من ئەڵێم جیاوازە لە ڕۆژنامەنووسی ژنان ڕۆژنامەنووسی پیاوانی یعنی تۆ ئەرک و مافەکەی خۆ بزانێ ینی ناکرێت و هەموو شتێ بکەی بە هەواڵ دەرخواردی کۆمەلگەکەتی بدەیت ینی ئەبێ کارێ بکەی خزمەتێ بکەی کە خزمەت بە کۆمەلگە بێ هەر لە ڕووی پەروەردەوە لە ڕووی خێزانیەوە بۆ نمونە تۆ بەرنمەیەگەکەی ئەمەنە چاوەکان بە شێوازێ نەبێ ناوەڕۆکەکی وابێ خزمەت بە بواری بەسەلەن ژنان نەکە مەسەلەن بە گەنجان نەکە ئەبێ بابەتێک بێ یعنی بە تەواوەتی خزمەت لە کاری کۆمەلگە بکە لە هەموو بوارەکانە گەنجان بێ ژنان بێ پیاوان بێ و پەروەردەیی ینی تۆ جاری وایە ئەبینین راپۆرتێکە بینین ئەمەندەی باز لە خراپەکانی بۆ نمونە ژنانە باسەوە ناکات چیرۆکی ژنێکی سەرکەوتو بگێڕێتەوە ژنان بەم قۆناغە سەختەیەگەن بەم ئامانجە